يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس لزنجير باسي ريز حرمدا گەیشتینە بەشی حەوتەم لەو باسە گرنگەی کە پەیوەستە بە ژیانی هەر یەکێکمانەوە. ژیانی ئینسان ئەگەر ڕێز و حرمەت و تەقدیری تێدا نەما بەڕاستی ژیانێکی بێهودەیە، لە کەرامەتی مرۆڤ کەم دەکاتەوە. ڕێز و حرمەتیش لەناو ماڵەوە دەست پێ دەکا. ڕێزگرتنی دایک و باوک لەلایەن کوڕ و کچەکانیانەوە و پاشانیش هەستانی دایک و باوکان بەو ئەرکانەی کە لەسەر شانیانە لە ئامۆژگاریکردن و ڕێزدارکردنی منداڵەکانیان. لەبەرەوەی خۆشەویستان، مناڵ وەکو پەڕەیەکی سپی وایە. ئەو دایک و باوکانە کە لە ماڵەوە ژیانیان لەگەڵدا دەکەن، ئەو خوێندنگا و قوتابخانەی کە لێی دەخوێنێ، ئەو کۆمەڵگایی کە لەگەڵیاندا ژیان بەسەردەبا و هاوڕێیەتیان دەکا، کاریگەری لەسەردا دەنێن، یان دەیکەن بە کەسێکی ڕێزدار، یان پەنا بەخوا کەسێکی بەڕێزی ناو کۆمەلگای لێ دەردەچێت، ئەبێتە سەریەشە بۆ خۆی، بۆ دایک و باوکی، بۆ کۆمەلگاکەی بەگشتی. جا قورئانی پڕبەخشش و پڕبەهرە لە چەند ئاەتێکی کەم و پوختی سوورەتی لوقماندا پێمان دەڵێ ئێمەی دایک و باوکان چی بە منداڵەکانمان بڵێین. لە خزمەت ئەو ئاەتەدا بووین کە لوقمان فەرمووی: یا بنیە إنها إن تك مثقال حبة من خردل فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض يأتي بها الله إن الله لطيف خبير. کوڕی شیرینم، ڕۆڵە و جگەر گۆشەی خۆشەویستم، ئاگادار بە و ئەمە بخە ناو دڵتەوە، ئەمە کاری ژیانتی لەسەر ڕایی بکە. إنها إن تكو، سەیری وردی قورئان کەن، نافەرمێ إنها إن تكن. ئەگەر ئەو نونەی لەگەڵ بێ یعنی شتەکە ڕەم بە یەک تۆز هەبێ، بەڵام إن تكو یعنی ڕۆڵە گیان بزانە شتێک ئەگەر ئەوەندە ورد بێ کە چاو نەیبینێ، کە تەرازووی زێڕچێژ نەیخوێنێتەوە، لەناو قەڵشی بەردێکدا بێ، لەناو ئاسمانەکاندا بێ، لەناو قوڵایی زەوی و زەریاکاندا بێ، کار و کردەوەی تۆ بێ لە چاکە و خراپە، یەئتی بها الله. کوڕی شیرینم، کچی شیرینم، دڵنیابە لە دنیا و قیامەتا دێتەوە ڕێگات. بۆیە بزانە و کار لەسەر ئەوە بکە ڕۆڵە شیرینەکەم لە قوتابخانەی ژیاندا شتی بچووک بەکەم مەزانە. ڕۆڵە گیان هەر ئەو شتە بچووکانن گەورە دەبن، بۆیە ئاگاداری کردەوەکانت بە. یەئتی بها الله، دڵنیابە دێتەوە ڕێگات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکا کە لە صحیحی موسلیمە هاتووە دەفەرمێ: عرضت علي أعمال أمتي حسنها وسيئها فوجدت في محاسن أعمالها الأذى يماط عن الطريق ووجدت في مساوئ أعمالها النخاعة تكون في المسجد لا تدفن. رسول الله صلى الله عليه وسلم دەفەرمێ: نیشانم دراو وەکو لاپەڕەی کتێبێک بۆم کرایەوە، ڕانوێندرا بۆم، وتیان سەیری کە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی ئەمە کار و کردەوەی ئومەتەکەتە. سەیرم کرد لە لاپەڕەی چاکەکانی ئومەتمدا، لە ریزی کردەوە باشەکانی ئومەتمدا بینیم کەسێک ئازارێکی لەسەر ڕێگا لاداوە. ئەلئەذا، ئەذا یعنی ئەو شتەی کە ڕێبوار لە کاتی ڕۆیشتن بە ڕێگادا ئازاری پێدەخوا. بە ڕێگایەکە دەڕووی سەیرەکەی شوشەیەک شکێنراوە، خەریکە قاچل لێی دەدا، بەڵام خۆتی لێ دەپارێزی. تێدەپەڕی بە ئۆتۆمبیلەکەت و ئۆتۆمبیلێکی تر لە دواتەوە نییە مەترسی خۆپێکێشانی هەبێ،
سەیرەکەی دووسێ بورغویە کەوتۆ بزمارێک تەختەیەک بزمارێکی پێوەیە ئۆتۆمبیلەکەت لێلاداوە خەری و تایەکەت پەنچەرکە ئەوەستی شوشەکە بورغوەکە بزمارەکە تەختەکە بەڕێگادا دەڕۆی لە تەبلۆشێک لەسەر ڕێگایە خەریب و قاچ لێ بدا شەوە بۆ ماڵی دراوسەیەکت دەچووی کەرتەبلۆشێک لەسەر جادەیە خەریب و لێ بکەوی خوا ڕزگاری کردی بەسەریا تێناپڕی دەگەڕێیتەوە ئەو شتەی کە بووە بەمای ئازار لەسەر ڕێگاوبانەکە لە شوشەیەکە لە بورغو و تەختەیەکی بزماراویە لە بلۆکێکە لە بەردێکە ئەیبەی بۆ سەتڵی خۆڵێک دەیخیتە ناو شوێنێکەوە کە تایبەتە بە خۆڵ و خاشاکەوە ئەگەر لێی نەبوو دەیخیتە پەنادیوارێک و کەس بەهۆیەوە تووشی ئازار نابێ هەستێکی بەرزت هەیە ناڵێ جامر خۆ نەمشکاندووە چێ شوشەکەی شکاندۆ با ئەوە لای بە خۆ من گرنگ ئەوەیە من خۆم ئەو کارە خراپە ناکەم خۆ من ئەو شوشەیەم نەشکاندۆ خۆ من ئەو تەختەی و بزمارم فڕێ نەداوە خۆ من ئەو بلۆکەم نەخستۆتە سەر ئەو ڕێگایە چۆن من خۆم لێلادا ئەوەی دوای منیش خۆی لێلادەدا هەستی مەسئولیەتت دەجوڵێ لەبەر خاتری خوا دەیت ئەو ئازارە لەسەر ئەو ڕێگایە لا دەبەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لە قیامەتە دەیبینیتەوە چاکەکە لە شوێنەکە دانراوە ئەوە لە بەزایە ناچێت وامەزانە چاکە بەس تەنها نوێژ و جومعە و زەکات و حەج و عیبادەتەکانە فەرمووی ئەوەش لە لاپەڕەی چاکەکاندا بوو فەرمووی نیشانم درا خراپەی ئومەتم چییە ئەوەی بە تاوان و بە گوناه لەسەری نووسراوە فەرمووی بینیم کەسێک لە مزگەوتە بەڵغەمێک دوو لە ڕووی جەنابتان و شەکە نیژنەوێت بەس ناچارم بێڵێم النخاعە یعنی بەڵغەمێک کەسێک قوڕگی هەڵقڕاندووە و پیسەکانی ناو قوڕگ و هینیە ناوە هەمووی فڕێداوەتە دەرەوە لە ناو مزگەوتە لە حەوشەی مزگەوتە کە خەڵک دەیبینن لا تدفن و قاچی نەخستۆتە سەر و پاکی نەکردوتەوە لەگەڵ خۆڵەکەی ونی نەکردووە جاکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی فەرمووە ئەو زمانەی خۆشەویستمان مزگەوت ناو حرەمی مزگەوت فەڕژ نەبووە هەندێک وردەبر لەسەر خۆڵەکە دانراوە ناو حەوشەی مزگەوت و دەوروبەری مزگەوت ڕێگاکانی دەوری مزگەوت هەمووی خۆڵ بووە کەسێک کە بەڵغەمێک تفێکی فڕێدا بێ قاچی لێخشان بێت لەگەڵ خۆڵەکە ون بووە هەموو بینیمانە بەڵام ئەمڕۆ تۆ نابێ بڵێ وەڵا بەڵغەمێک فڕێدەم تفێک فڕێدەم و دوای قاچی دەخەمەوە لەسەر کاشەکە زیاتر تێوە دەچێت پیستر دەبێ ئەبێ ئاگادار بین حەدیثەکانەوە خۆی وەرگرین فەرمووی کەسێک لەناو مزگەوتە لە حرەمی مزگەوتە لە حەوشەی مزگەوتە لەسەر ڕێگای مزگەوتە کە خەڵک ئەمە دەبینن بەڵغەمێکی فڕێداوە خەڵک کە چاویان پێ دەکەوێت هەیە زۆر بەبێزە قێز و بێز دەکاتەوە دڵی تێکەڵ دێ دڵی تێک دەچێت حتى بەڵغەمیش نەبێت تفیش حەدیثی لەبارەوە هاتووە البوساق في المسجد خطيئة وكفارتها دفنها تفڕۆکردن هەر تفی ئاسایی لە حەوشەی مزگەوتە بە گوناه لەسەرت دەنووسرێ چونکە هەیە حساسە بە ئەوەش کە ئەوە دەبینێ قێزەونە قێزی لێ دەکاتەوە کە ئەو دڵی تێک چووتەوە گوناهت بۆ دەنووسرێ ئەمجا ئەگە خوا نەخواستەوە ئینسانە نەخۆش بێت لەگەڵ فڕێدانی ئەو بەڵغەمەدا ئەزانی چەند هەزارەها ڤایرۆس لە هەوادا بڵاو دەکاتەوە ئەبێت دەستەسڕەکەت بەدەمتەوە بێ ئەم زروفەی ئێستا کرێنسەکە بێنی بیخەیتە ناویەوە بگەڕێ بەدەستەوە بێ فڕێ نەدەی هەتا دەیخەیتە سەتڵی خۆڵێکەوە یان بیخەیتەوە جیفانی خۆتەوە هەتا لە ماڵەوە فڕێ دەدەی نابێ ئەمە هیم بکەی جا بەڕێزان ئەمە زۆر گرنگە ئەمە بەدین وەرگرن ئەبێ ئەمە بە مناڵەکانمان بڵین توخوا دانیشە لەگەڵیاندا ئەم دەرسیان فێرکە هەل لە بچووکیەوە بڵێ ڕۆڵەگیان ئەگەر لە مزگەوتە بەڵغەمێک کە ڕەن بێ خەڵک هەبێ نەشی بینێ ئەوە تاوان بێ گوناه بێ لەسەرت بنووسرە و لە قیامەتە بیبینیتەوە لەسەر دەفتەری ئەعمالەکەت نووسراوە گوناهێکت کرد ئەو ڕۆژەی تفێکت لە حەوشەی مزگەوتە فڕێدا هەیە نینۆکی لەناو مزگەوتە کردووە بەداخەوە لە فەرشی مزگەوتە بیندراوە نینۆکی لێ کابرا نینۆکەکەی لەسەر فەرشی مزگەوت فڕێداوە ئەزان هەیە چاوی پێ بکەی ئەوەی ڕێنانی پێ ناخورێ تەبیعەتی خراپە بڵێ ڕۆڵێکیان ئەی ئەبێ گوناهەکەت چەند گەورەتر بێ ببوورن ئەگە ئەو قسەیە بکەم ئەگە تەوالێتەکەی کە لە ناو مزگەوتە چووی دەست لێ بە ئاوگەیاندەوە بە پیسی بەجێ بێڵی وەڵڵی مزگەوتەکانی مزگەوت زۆرجار هاواریانە خۆ قابلەوە خەڵکی مزگەوتە دەچێتەوە وا پاک ناکرێتەوە بە پیسی بەجێ دێڵێ هەیە دووسێ تەوالێت دەکات لە ڕووی جەنابتان لە ڕووی نال لە کامیانە دانیشە وا بە پیسی بەجێ هێشراوە ئەگە شوێنەی کە دەستنوێژی لێ هەڵدەگیرێ سەیرەکەی کەسەکە بەدەمی خۆی کۆمەڵشتی پیسی فڕێداوە ئیفرازاتی فڕێداوە ئاوێکی پێدا نەکردووە لەو هەموو ئاو بەلو عەپاکەی کە هەیە لە مزگەوتە شوێنەکەی پانەکردێتەوە کە تۆ دەسی دەستنوێژ هەڵدەگیری وەڵڵاهی دڵت دێ ناڕەحەت دەبی ئەمە بەلەسەر ئەو کەسە بە گوناه دەنووسرێ جا تەماشاکەن ئەگە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی فی المەسجد لەناو مزگەوتە هەموو شوێنە گشتەکان دەگرێتەوە وا نەزانی بەس لە مزگەوتە وایە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە مزگەوت دروست کرا مزگەوت نەخۆشخانە بوو خەڵک
عیلاجی نەخۆشی لە ناو مزگەوتا دەکرا دکتۆرەکان لێدا دەنیشتن قوتابخانە بوو زانکۆ بوو خەڵک دەستی تیا دەخوێند خەڵۆتگەی پیران و بێسەرپەرشتان و بێلانەکان بوو لەوێدا دەخەوتن ئەمڕۆ دەستگاکان تەوزیع بوون یعنی ئەی موسڵمانی بەڕێز کە توی چە فەرمانگەیەکی حکومیەوە نەچی قڕگت بەڵغەمێک شتێکی تێدا بوو فڕێدەی ئەبێ ئیلا بیکەیتە کلێنسێکەوە لە دایرەش فڕێدەی هەمان تاوانی مزگەوتی هەیە هەمان گوناهی هەیە منداڵەکەت فێرکە لەناو حەوشەی مەکتەبەکەیە تا تەلەبەیەکی زانکۆ بەڵغەمێک تفێک لە حەوشەکەیە فڕێنەدا بەخوا گوناهێک لەسەر دەنووسرێ ئەو حرەمەش وەکو حرەمی مزگەوت وایە ئەچیتە پارک لەناو نەخۆشخانەیەکە بە هەمان شێوە ئاتە هەموو ئەو شوێنانەی کە گشتین و مڵکی گشتی خەڵکن ئەچیتە پارکێکەوە کاتێکەوە کۆمەڵە گوڵە بە ڕۆژە دەخۆیت و لەسەر شوێنەکە فڕێدەی لەسەر کورسەکە دانیشتی ئیسراحەتت کردووە لە ناو چیمەنە پاک و خاوێنەکەدا کۆمەڵە گوڵە بە ڕۆژەت خواردووە چەرەساتت خواردووە فڕێدەی بەجێ دێڵی ئەزانی بەقەدە دەنگی ئەو گوڵە بە ڕۆژانە گوناهە لەسەر نووسراوە لە قیامەتە ئەیبینیەوە چونکە ئەو ماڵی گشتیە یەئتی بیها الله ڕۆڵە شیرینەکەم کچە جوانەکەم کوڕە باشەکەم لە ئێستاوە ئەم دەرسە وەرگرە لە شوێنی گشتیدا شتێک فڕێ نەدەی کە ببێتە مای ئازار و پیسکردنی ئەو شوێنە چونکە ئەوە بەتەنها هی تۆ نییە ئەوەی هەموو خەڵکە بە ئەندازەی ناڕەحەتکردنت بۆ ئەو خەڵکە خوای گەورە گوناهە لەسەر دەنووسێ ئەمجا یەئتی بیها الله هەل لە دنیادا ڕۆڵە شیرینەکەم جا بەڵام بە شەرتێ خۆشت کردبێتت بەڵام باوکی بەڕێز تۆ لەبەر چاوی مناڵەکە لە پارکێکا پیاسە دەکەی شت فڕێدەی چۆن بە ڕۆڵەکە دوا بڵێ ئەبێت تۆ خۆت پێش ئەو دابێیتەوە شتە پیسەکان کەسێک دەبەیەکی ئاوی فڕێداوە بڵێ با ئێمە هەڵی گرینەوە ڕاستە من خۆم فڕێ نادەم بەڵام بێ هەڵوێستی ژنیم ئەوەی خەڵکیش فڕێداوە هەڵی دەگرمەوە مناڵەکانیشت بە کردار دەرسەکەیان نیشاندە لە قسە باشتریشە یەئتی بیها الله هەل لە دنیادا واللهی خۆشەویستەکانم ئەگەر ئینسان بەڕێگایە کاڕۆی تەختەدارێک بزمارێکی پێوەیە خەریکە ئازارت دەدا داهاتیەوە و لاد برد بە تایبەت ئەگەر لەبەر خاتری خوا کردبێت و ئومێدت بە ڕەحمی خوا هەبێت کە پاداشت بۆ دەنووسێ تو خۆت داناوتان تاقیتان نەکردێتەوە هەز بە ئارامێکی دەرونی دەکەی یاننا واللهی هەز دەکەی خۆشحاڵی ئەو وەختەی دادی توانێ بە حساب تەنەزولە بەڵام ئەو پەڕی هەز بە عیزەتی خۆت دەکەی هەز هەر فەرەحێک ڕوو لە دڵ و دەرونت دەکا ئەمجا دڵنیاش بەلەوەی کە تۆ ئەو ئازارە لەبەر خوا لادا خەڵک فڕێداوە تۆ پاکت کردەوە واللهی خوا لە ئازارێک لا دەدا کە لەم دنیا هەر هەستت پێ نەکردووە هەتا دەمری هەستی پێ ناکەی بەڵایەک لە ڕێگاتدا بووە ئازارێک لە ڕێگاتدا بۆ خوا تۆ لا دەدالەوە بە فریشتەی ڕەحمەتی خۆی لا دەدا ئەو ئازارە لە ڕێگای تۆ لا دەدا چونکە تۆ ئازارێک لەسەر ڕێگای خەڵک لا برد بە پێچەوانەوە کاتێک پیسیەک فڕێ دەدەی وەرە تاقیبکەوە لەو حەوشەی مزگەوتە لە دایرەیەکە لە پارکێکە پیسیەک بەڵغەمێک فڕێدا واللهی بەبێ ئەوەی هیچت کردبێ هەز بە ناڕەحەتی دەرونی دەکەی هەر هەز دەکەی خەمێکت هەیە نازانی بۆ خۆ لە هیچم کەم نییە من بۆ خۆشی چووم بڕۆ ئەو دەشت و دەرە سەیرانێک بکە دەبە و پاژماوەی ئاوەکان و خواردنەکان هەمووی فڕێدە لەو دەشتدا پاکی مەکەوە هاتیەوە ئاژاوێکی خێزانی لە ماڵەکەتا دروست دەبێت بەبێ ئەوەی خۆ تۆ لە خۆشی بووی لە سەیران بووی لە گەشت بووی ئەزانی چەند ستەمە لەو ژینگەیە کرد لەو مڵکی گشتیە کرد ئەوە مڵکی هەموو خەڵکی بوو بۆیە دەبێت زۆر ئاگادار بین ئەمجا دڵنیا بە کاتێک کە تۆ دڵی خەڵکێک قێزەوەن دەکەی ئیلا ئازارێک دێتەوە ڕێگای تۆ بە دڵنیاییەوە ئازارێک ڕۆژێک یەخەت پێ دەگرێتەوە یەئتی بیها الله ئەم دنیاە پڕە لە بەسەرهاتی جوان پڕە لە وانەیەکی گەورە گەردوون ماڵێکی گەورەی و خوای پەروەردگار سەرپەرشتی دەکا کاتێکەوە ئازاری شتێک دەدەی دەچی لەو دەشت و دەرەدا سەیرانێک بکەی چایەک بخۆی خواردنێک لەگەڵ خاو خێزانەکە تا بخۆی نەوشی جانت بێ و مافی خۆتەوە ئەم زەوی جوانی بەهارت بۆ ڕادەخرێ لەمەوە دووە بەڵام دەبینیم مێرولەیەک بۆ خۆی بە شوێنێکا دەڕوە کاتێک هیچ ئازاری تۆی نەداوە نهاتۆتە ماڵەکەی تۆوە بۆ خۆی ماڵی خۆی هەیە لەو دەشتدا ئاوا دەست دەبێت بەردێکی پێچێشی مێرولەیەک دەکوژی مشکێک دەکوژی مشکێک بۆ خۆی لە بناری شاخەیە هیچ نەهاتۆ دانەوێڵەی تۆ بخوا لە کێڵگەی تۆ دانەی زەرەدێکی بۆ تۆ نەبووە مارێک دەکوژی و بە ئازایەتی ئەزانی ئەو مارە نەهاتۆ بە تۆوەدا نەهاتۆتە ناو ماڵەکەی تۆوە نەهاتۆتە ناو مەزرعە و باخەکەی تۆوە بۆ خۆی لەو بناری شاخەیە لەو پێدەشتەیە مارێک دێو دەڕوە ئەوە ئیشی خۆی هەیە ئەوە بۆ خۆی ژینگە پارێزێکە کاتێک تۆ ئەو مارە دەکوژی بە حسابی خۆت بە سەرکەوتنی دەزانی وەڵڵی تووشی خەمێک دەبی بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە دەچۆ دەشت و دەر لەگەڵ هاوڵەکانیدا دەیفەرموو ئاگادار بن هاوڵانی بەڕێزم سەحابە بەڕێزەکان هیچ بەردێک کە ئیشتان پێی نەبێ هەڵی مەدەنەوە بەردێک لە شوێنێکە لەو دەشتدا هەڵی مەدەوە وتیان بۆ فەرمووی لەبەر ئەوەی ئەوە ماڵی کۆمەڵی حەشەرەیە کە هەڵت دایەوە لەوە چێ دوو پشکێکی لە پیژێدا بێ پێتەوەدا
بەڵام کە هەڵن نەدایەوە ئەو ژیانی خۆی بەسەر دەبا خوا بۆ کارێک ئەوەی لەوێدا ناوە کۆمەڵە کرم و حەشەرات و مێرولی لەژێر ئەو بەردەدان ماڵەکەیان لێ تێک مەدە چۆن پێت ناخۆشە ماڵەکەی خۆت تێک چیە ئەوە ماڵی زیندەوەرانیش لەو دەشت و دەرەیە تێک مەدەن نهاتۆتە ماڵەوە ئازارتدا تۆش وازی لێبێنە لەزەت و متعی خۆت وەرگرە سەیرانی خۆت بکە بەڵام بەردێک هەڵمەدەوە چونکە ئەوە ماڵی کۆمەڵە زیندەوەرە چەند جوانە ئێمە ئەوە بە منداڵەکانمان بڵین لەسەر ئەوە پەروەردەیان کەین خۆشەویستان و بەڕێزان دڵنیا بەدێتەوە ڕێگات مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێ لە تەفسیرەکەیدا تەفسیری کوردی لە بەرگی دوودا لە لاپەڕەی 250 دەفەرمێ کاتێک کەوا گەڕامەوە بەرەو لای خوای پەروەردگار و دواتر بوو بەم ڕابەرێکی تەریقەت و بە هەزاران خەڵک لەسەر دەستی ئەوە تەوبەیان کردو و بەرەو ئیسلام گەڕاونەوە فەرمووی کە نائیل بووم بە ڕەحم و فیوزاتی خوای پەروەردگار لەوەوە دەیبینم یەکەم ئیشم کە دەستم پێ کرد چی بوو بێ باشە دەگەڕام ئەو سەگانەی گڕوێ بوون سەگی گڕوێم دەدۆزیەوە سەگی بریندارم دەدۆزیەوە سەگی قاچشکاوم دەدۆزیەوە سەگی برسی و بێخاوەنم دەدۆزیەوە دەرمانی گڕوێیەکانم دەکردن برینەکانم تەداوی دەکردن قاچشکاوەکانم بۆ دەگرتنەوە خواردنم بۆ دەبردن ئەوانیش هەستم دەکرد ئەو سەگانەی کە بریندارن کە گڕوێن کە لەشیان گڕوێ بووە دەچوون بەدەستی خۆم تیمارم دەکردن لوتیان بەرز دەکردەوە بەرەو ئاسمان و دڵنیا بووم کە نزای خێرم بۆ دەکەن هەرچی لە خێر و بەرەکەت و فەزڵی خوا بەسەرما باری و دڵم ڕووناک بوو توانیم دینی ئیسلام بە جیهاندا بڵاوکەمەوە لە بەرەکەتی دوعای ئەو سەگە گڕویانەی دەزانم سەرەتایەک بوو خوا دەرگای خێری لێکردمەوە کە تۆ کارێک سەگێک ئاوا تیمارکەی ئەوەی کە نەخۆشێک تیمار دەکا ئەوەی کە ئازار لەسەر مرۆڤێکدا دەبا ئەبێت چ فەزڵێکی خوای بەسەرا بێ بە پێچەوانەشەوە ئینسان کاتێکەوە ئاژەڵێک ئازار دەدا کە زیانی بۆ تۆ نەبووە بە دڵنیاییەوە لەم دنیادا بە چاوی خۆ دەیبینیەوە مامۆستا مەلا مەحموودی ئازادی خوای گەورە تەمەنی پڕبەرەکەت کاو لە ساغی کە ئێستا لە ژیانایە ئەفەرمێت لە حدودی منتیقەی پێنجوینە چوومە سەردانی دۆستێکم پیاوێکی زۆر بە شان و شەوکەت و بە هەیبەت پیاوێک بوو زۆر ساغ و سەلیم پڵنگ ئاسا بەردەوام لە شاخ و کێوە بوو خواردنی تەندروستی دەخوارد بەڵام کتوپڕ تووشی نەخۆشیەک بوو کە من چوون بۆ لای هەموو لەشی ئاوسا بوو پاک و پوختی خۆی پێ نەدەکرا ئەو پیاوە بە هەڵمەتەی کە وەکو شێر و پڵنگ وا بوو لە کەژ و کێوە وا زەلیل بوو هەموو لەشی ئاوسا بوو خەریب و کرم لێی دەدا تەنانەت خۆی پێ نەدەخورا بە حاڵ و زەی دەهات هاواری دەکرد زۆر خەمناک بووم بۆ ئەو دۆستم ئاخ و حەسرەتم هەڵبڕی کە کەسێک ببینم لەو قارەمانێتیەوە ئێستا ئاوا زەلیل بۆتە پەڕۆیەکی سیپاڵ لە دەشتێکا کەوتووە هیچی پێ ناکرێ هاتمە دەرەوە کوڕەکەی زانی کە من زۆر پەرۆشی باوکیمە وتی مامۆستا خوا خێرت بنووسێ ئەوە لە ڕووی دڵسۆزی و هاوڕێیەتی دڵسۆزی خۆتە بەڵام ئەزانی ئەوە خوای بەچکە ورچەکان و باوکمی والێ کرد وتم کام بەچکە ورچانە وتی هەر ساڵی پێش و باوکم چوو بۆ ئەو شاخە تووشی دەڵەورچێک بوو گوانەکانی پڕ لە شیر بوون دیارە هاتۆ خواردنێک پەیاکە هیچ زەرەدی بۆ باوکم بوو ئەو خەڵکە نەبووە باوکم چوو و کوشت بووی چەند فیشەکێکی پێوە نابوو کوشت بووی بەجێ هێشت بوو دوای چەند ڕۆژێک باوکم لە هەموو مەجلیسێکا دەیجێڕایەوە زۆر بە شانازیەوە دەیجێڕایەوە کە ورچێکی کوشتووە خەڵکی لێ کۆبوونەوە وتیان با بچین سەیری کەین وتی ئەزانم وا لە فڵان شوێن کەوتووە کە چوین بینیمان کۆمەڵە بەچکە ورچی ساوا دوای ئەوەی دایکیان هاتووە بۆ خواردن و بلەوە ڕێو خواردنێک خوا و جایەک خوا کە گۆشتی دەست نەکەوت ورچ جاخۆریشە ئەوەش دەخوا گوانەکانی پڕ کردووە لە شیر بەڵام کە نەچۆتەوە کوژراوە بەچکەکان لە تاوی برسێتی هێلانەکەیان بەجێهێشتە و کێوماڵی سنوورەکەیان کردووە تا بە بۆن لاشەی دایکیان دۆزیوەتەوە ئەو خەڵکە بینی ئەو بەچکە ورچانە بەو دایکە کە ئاوسا بوو لەشی ئاوسا بوو کرم لێیدا بوو بۆگەنی کردبوو لە عەزرەتی برسێتیە دەمیان بە گوانی دایکەکەیانەوە نابوو ئەوانیش دوای چەند ڕۆژە مردن خوای گەورە هەر ئەو ساڵە باوکمی تووشی ئەو دەردەکرد لە ساغیدا ئاوا لە جێگادا کەوتو ئێستا وەکو ئەو ورچە دەبینم باوکیشم دەبینم کە چۆن ئاوسا و کرم لێیداوە ئەم گردونە خاوەنێکی هەیە بەڕێزان ئەوێ منداڵەکان باندانیشین لەسەر ئەمە پەروەردەیانکەین ڕۆڵە گیان کاری بچووک لە چاکە و لە خراپە یەئتی بها الله خوا لەم دنیادا دەیهێنێتەوە ڕێگات عەرزم کردن حەل لەوەی ئازارێک لەسەر ڕێگایەک لا دەبەی ئیلا تووشی دڵخۆشیەک دەبی خوا ئازارێک لەسەر ڕێگا لا دەبا
مێرولەیەک بە ناحەق دەکوژی کە هیچ زەرەری بۆ تۆ نەبووە تووشی خەمێک دەبی دڵنیا بە تووشی ئازارێک دەبی دەچینە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵگەی ڕوونمان نیشان دەدا سەروەر فەرمووی بينما لصحيح بخاري دا بجمارة فرمودي 3467 حديثك هاتوا بينما كلب يطيف بركية قد كان يقتله العطش إذ رأته بغي من بغايا بني إسرائيل فنزع دموقها فسقته فغفر لها به فمي آفرتك لبنو إسرائيل كان دعواتر بيش زمان إسلام ئەم ئافرەتە دوو لە ڕووی جەنابتان پاکداوێن نەبوو بەغیە یعنی زیناکار بوو زینای دەکرد کاری بەدڕەوشتی تی کاری بوو ڕۆژێک کە لە بەدڕەوشتی گەڕابەوە بەلای شوێنێکە ڕۆیشت چاڵە ئاوێکی تێدا بوو ڕەکیە یعنی بیرێکە زۆر قوڵ نییە مرۆڤ دەتوانێت بچێتە ناوە بیراز کراوە ئەچێتە ناوە و ئاوی خواردەوە تینووی بوو کە هاتە دەرەوە سەیری کرد ئەوە سەگێکیش بە چواردەوری بیرەکەدا یعنی بەردەوام دەسوڕێتەوە ئەوەندەی تینووە سەیری ئاوەکە دەکات ناتوانێت بڕواتە ناوە ئاوەکە بخواتەوە هیچ ئاویشی نییە کادە ئەن یەقتولەه العەطەش و خەریکە تینوێتی دەیکوژێ بیری کەوتەوە ئەم سەگە لە تاوی ئەو ئاوە چی دەکا ئەو زیناکارە چووە ناو بیرەکەەوە بە پێڵاوەکەی ئاوی بۆ هێنا بە دەمی سەگەکەیەوە کرد چەند جارێک چوو ئاوی بۆ هێنا تا سەگەکەی تێراو کرد خوای پەروەردگار بەهۆی ئەو کارەوە لەو ئافرەتە خۆش بوو خستێ بەهەشتەوە لە صحیحی بخاریدا بەژمارە فەرمودەی 3318 هاتووە ئەدەم حەدیثانە هەمووی صحیحی بخارین پێغەمبەر پێچەوانەکەیشمان پێ دەڵێ عذبت امرأة في هرة ربطتها حتى ماتت فدخلت في النار لا هي أطعمتها ولا سقتها إذ حبستها ولا هي تركها تأكل من خشاش الأرض ئافرەتێک پشیلەیەکی هەبوو ئەو پشیلێ ماستێکی خوارد بێ زەرەرێکی دابێ یان نەیدابێ ئافرەتەکە ئەهلی عیبادەتی خوش بووە نوێژ و ڕۆژ و کریش بووە بەڵام زۆر دڵڕەق بوو هات ئەم پشیلەیەی لە ژوورێکا سەجن کرد خستیە ژوورێکەوە دەرگای لێداخست پشیلە بە ناڕەحەتی دەستی کرد بە میاو میاو بە پاڕانەوەیەک لەو ئافرەتە دەرگای لێ بکاتەوە بەڵام ئافرەتەکە نەخواردن و خواردنەوەیدایە لە ژوورەوە نەهێشتیشی بێتە دەرەوە بۆ خۆی بەسەر زەویدا خوادا بگەڕێ لەو خواردنەی کە خەڵک فڕێ دەدەن لەو حەشەرانەی کەەوە ئەو پشیلەیە دەیان خوا بۆ خۆی خواردنی خۆی دابینکە و ژیانی خۆی دابینکە بەڵکو بە مردنێکی ترسناک و لەسەر خۆ کوشتی جا بێڕەحمترین کەس ئەوەیە بەرامبەرەکەی بکوژێ بە مردنێکی لەسەر خۆ ئەگەوە بە فیشەشێک بیکوشتای هێشتا گوناهەکەی ئەوەندە گەورەندە دەبووە خۆی بە برسێتی توێنێتی ئەو پشیلە داماوای کوشت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی سجنی کرد نەیهێشت دەرگای لێ نەکردەوە ئەو پشیلەیە بە خۆی بە دەرگا و پەنجەرەدا ئەدا لە تینوان و لە برسان هەتا هێزی لێبڕاو ژیانی دەرچوو تۆپی ژیانی لەدەستدا خوای پەروەردگار ئەو ئافرەتەی بردە جەهەنەمەوە لەسەر ئەوە تووشی ئاگری جەهەنەمی کرد جا ئەم حەدیثە ئەم دوو حەدیثە حەز دەکەم بە وردی لێی وەربینەوە یەکێ دەپرسێ یعنی کەسێ زیناکار بێ ئەو بەدڕۆشتێ گەورە لە ناو کۆمەڵگادا بڵاو کاتەوە خۆی ئەنجامیدا بێ بەس لەبەرەوەی ئاوی داوەتە سەگێک خوا لێ خۆش بوو یعنی هەر کەسێ هەر خراپەیەک دەکات لەبەرەوەی خزمەتی سەگێک دەکات خوای گەورە بیباتە بەهەشتەوە ئەڵێن حەدیثەکان ئەبێەوە خۆی حاڵی ببین ئەم حەدیثە پێمان دەڵێ ئەو ئافرەتە کە پیشەی خراپەکاری و داوێن پیسیش بوو ڕەحمێک لە دڵیا بوو سۆزێکی مابوو کە ئەو سەگەی بینی ئاوا تینوویەتی سۆزی جوڵا ئەم کارە چاکەی ئەنجامدا ئەو جا ڕەحمی خوا چۆ دڵیەوە ئەو کارە چاکە دڵخۆشی کرد هەستی دەکرد کارێکی گەورەی کردووە بەڕاستی وایە هەر تۆ کەسێک تێراو دەکەی پەتاخیاوی دەی هەست بە شانازیەک دەکەی هەست بە بوونی خۆت دەکەی هەستی کرد بوونێکی هەیە هەستی کرد خوایەکەیە کە پاداشتی ئەداتەوە سبحان الله سەرەتای گەڕانەوەی بۆ لای خوا تەوبەی کرد چۆ سەر ڕێگەی ڕاست و بە ئیمان و چاکەوە مرد چۆت بەهەشتەوە یعنی ئەو سەگە تێراوکردنە سەبەبی هیدایەتی بوو بۆ گەڕانەوە خوای گەورە بەهۆی ئەوە هیدایەتی داوهێنایەوە سەر ڕێگا ڕاستەکە ئەو ئافرەتەش کەسێ دەپرسێ یعنی ئەو ئاگری جەهەنەمە بە شیدەتە لەسەر یەک پشیلە بۆ ئافرەتێک خۆ موسڵمان گەورەترە ئینسان گەورەترە لە پشیلە ئەڵێن ئەوە دڵڕەقی بوو ئەو ئافرەتە دڵڕەقا کە ئەو پشیلەی ئاوا لەبەر چاوا مرد و سۆز و هەستی نەجوڵا
ئەو پشیلەیە چەندی میاوان چەند خۆی بە دار و دەرگادادا بە زمانی حاڵ هاواری دەکرد و داوای ئاونانی دەکرد کە بەزەی لە دڵیان نەبوو سوبحان الله ئەوە سەرەتایەک بوو بۆ دڵڕەقی واتە دیار ئەو ئافرەتە بەرەو خراپە ڕۆی تاوانی گەورەتری کرد تاوانی گەورەتری کرد حتا سەرنجام چۆ جەهەنەمەوە تاوانەکانی یەک بە دوو یەکە ڕاد دەچێژن خۆشەویستان دڵڕەقی لە مێرو لە کوشتنێکەوە دەست پێ دەکات تۆ دەستیا و دەشت عەرزم کرد یەکە بەردێک بێنی بە مێرولەیەکی کێشی هیچ زەرەری بۆ تۆ نەبووە وەڵا دواتر چۆلەکەیەکیش دەکوژی دوای ئەوە پشیلەیەکیش دەکوژی دوای ئەوە سەگێکیش دەکوژی دوای ئەوە گوێ درێژێکی بەڕەڵاش دەکوژی دڵ ڕق دەبێ هەنگاو بە هەنگاو تا دەگەیتە مرۆڤ کوشتن بۆیە لە قەدیمیدا هەزار ڕەحمەت لە باب و باپیرانمان ئەم میلەتی کوردە چەند جوان پەروەردەکرا بوو تا لێی تێک نەدرا تا بێدینی نەهاتە ناویەوە هەموو شتێکیان ڕەبط کرد بوو بە دینەوە گوت ئەگەر لە ماڵەوەی لە لادێکەتا لە گوندەکەتا لە ماڵەکەتا بەچکەی جوچکە و ئەوانەشت هەبوو پشیلە خواردیشی مەیکوژە پشیلە کوشتن باش نییە خۆ زەرەدی لێداوی علەمای شەرعی فتواشیان لەسەرەوەدا و دەتوانی بە شێوەیە کە زۆر ئازاری نەبێ و عەزاب نەدرێ لە ناوی بەری و دووری خەیتەوە بیبێ بۆ شوێنێکی دوور بەڵام بۆ دەیانگوت ئازاری مەدا دەیانگوت سەرەتای دڵڕەقیە کەوات لێ هات پشیلەیەکت کوشت دەشیکەی بە دوو دواتر سەگێکیش دەکوژی بەخوا دوایی مرۆڤیش دەکوژی هەر ئەوەدا دەستت بە خوێن سوور بوو هەنگاو بە هەنگاو هەموو ئەوانەی جەلادن هەموو ئەوانەی کە لە مرۆڤ دەدەن هەموو ئەوانەی کەوا لە گرتوخانەکانی تاکفەردیدا من ئەو هەموو کتێبەم خوێندۆتەوە کە ئەوانەی کوردانی ئێمە لە زمانی پێشوودا سجن بوون هاواریان کردۆ بۆ قومێک ئاو بیرەوەریم خوێندۆتەوە کەسەکە دەڵێ کاتێکەوە لە ئەمنی عامە و ئەوانەدا یەک پەرداغ ئاوی ساردیان دامێ بۆی اعترافم پێ بکەن دەموو بشم کوژم قەینا بەس تێراوە بمەم جارە بەس ئاوم بدەنێ ئەزانی ئەو زیندانەوانە ئەو جەلادە لە چیەوە دەستی پێکردو یەکەم جارەوەی پێ ناکەن یەکەم جار دێنن پشیلەی پێ دەکوژن دوای سەگی بەڕەڵای پێ دەکوژن دوای گوێ درێژی پێداغ دەکەن تا ڕەحم لە دڵیان نامێنێ دوای ئەو ئینسانە چەند هاوار دەکا ئەو ئینسانە موێکشی نابێتەوە هەر پێکەنینی بە عەزابی ئەو دێ وردە هەنگاو بە هەنگاو دەچیتە پێشەوە لە بەرنامەیەکدا لە بەرنامەی دەروون و دیاردەدا ئەو میدیاکاری کە بەرنامەکەی پێشکەش دەکەن لە کەناڵ 24 خۆم بینیم باسی کردوتی بۆ کارێکی ڕۆژنامەوانی چوومە لای بەرپرسێکی ئەم هەرێمەی خۆمان وتی نەخۆش بوو لەسەر کورسی کە مندامان بوو پەچ کەوت بوو بۆی کەوا مقابلەیەکی لەگەڵا بکەم و مقابلەکەش دواتر ئەنجام نەدرا بەڵام بینیم لە ناو باخەکەی خۆیدا هەستی خۆی بەچی دەردەبڕی دەماچەیەکی پێ بوو لەسەر کورسەکەی پاسەوانەکانی داهاتن پشیلەیەکیان دێنا لە قەفەسێکە لە گونیەکە پشیلەکەیان بەڕەڵا دەکرد لە بەردەمیا دەماچەکەی دەردێناو بزانێ بە یەک فیشەک دەیکوژە لە گەرمەی غاری پشیلەکەدا فیشەکی بەسەریەوە دەنا پشیلەیەکیان بۆ دێنا بەس کە پشیلەیەکە بکوژێ یعنی ئەو مرۆڤ کوژ بووە دیارە ئەو کەسە کە دەستی لە خوێنی مرۆڤ بڕاوە نەیتوانێت هیچ کە ئینسان بکوژێ و مەیدان ببینێ مەیدانی خوێن ڕێشتن حەزی خۆی بە کوشتنی ئەو پشیلانە دەردەبڕی لەزەتی بەو نەخۆشیە کە ئینسان هاواری خوا بکە ئەو لەزەتی خۆی ئەوە قسەی ئەو پێشکەشکارەیە لە تەلەڤیزۆنی شالار شیفا هەیە وتی بە چاوی خۆم بینیم لەزەتی خۆی لە کوشتنی ئەو پشیلانەدا دەردەبڕی ئەویست لەوە لەزەت وەرگرێ لەوە ئازارەکانی کەم کاتەوە لە جیاتی پەنابەتێتە بەرخوا بۆیە دەبێت بە منداڵەکانمان بڵێن ڕۆڵە ئاگاداری خۆت بە ڕۆڵ ئاگاداری خۆت بە لە پیسی فرێدانە سەجادەیەک و لە فوبەڵغەمێکی ناو مزگەوت و مەکتەب و خەستەخانەکەەوە تۆ بەرەو لاڕێبوون دەڕۆی هەنگاو بە هەنگاو ڕاددەکێشێ جەنابەت دەتوانی هەر مۆبایلەکە لە منداڵەکەت وەرگری جایشە هەر لە ڕەوزە و مناڵ ئێمە پێیانە هەمووی پێیەتی ئایپادێک و ئەنتەرنێتێک و هێڵێک لە هەموو ماڵاندا هەیە کەس نەماوە لێ بەدەربێ بەخۆشتی زۆر چاکی تێدایە بەڵام لە ناوبەرێکی عەجیبیشە منداڵەکەت بە ئەوە نمونەی بۆ بێنەوە بڵێ ڕۆڵە گیان خەتەکە بکەوە یوتیوبەکەت بکەوە داوای قورئان بکە بڵێ مامۆستا سەنگەر چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لە مزگەوتی ڕێگای بەهەشت خوێندوێتی بۆ دێنێتە پێشەوە تۆ داوای چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزت کردووە ئەزانی دوای ئەو ئاەتە لە یوتیوبەکەدا چەند قورئان خوێنت بۆ دێ یەکسەر عەبدولباسط دێ من شاوی دێ قورئان لە دوی قورئان بە دوو یادەیان نەوایان نەبەڕێزان یەکسەر هەموو لاپەڕەکە دەبێتە قورئان بۆ خۆی دەیهێنێ بە دوویدا بڵێ وتارێکی ئاینیم دەوێت وتاری مامۆستایەکی ئاینیم دەوێت یەک بە دوو یەکە مامۆستای ئاینی دێتە سەر و هەموو دەبێتە وتاری ئاینی ئەی داوای گۆرانیەک بکە بە پێچەوانەوە داوای گۆرانێکی هێمن و لەسەر خۆ بکە وردە دە هەرچی گۆرانێ بۆ دێنێت دوای دەکەوێتە شان هەڵتەکاندن و تووزە لە لێدان جار بۆ جار خراپ دەبێت داوایش یەک جار شتێکی خراپ لێدە لە ئەنتەرنێتەکەتا لە یوتیوبەکەتا بزانە بە سلسیلە بۆ دەیاننا بڵێ ڕۆڵی گیان کاری مرۆڤیش ئاوایە یەک جارە چوویتە ناویەوە بە زنجیرە بۆت دێ ڕوو لە خێرکە بە زنجیرە خێر ڕوو تێدەکا ڕوو لە شەڕ و بەڵاکە ڕوو لە خراپە و بێدینیکە بەخوا بە زنجیرە بۆ خۆی دێ بە دوویە ئەمە سروشتی ژیانە جا ئاگادار بە قاچن نەترازێ
ڕۆڵە ئاگادار بە سەردەمی فیتنەیە بەڵام بەخۆ سەردەمی خێریشە هەمومان دەڵێن ئەنتەرنێت موبایل ئایپاد ئەوانە خراپن بەڵام بەخوا دەتوانین مەدرسەیەکی پێگەیاندنی فێرکردنی ئیسلامی بێ لە ماڵەکەدا بەدەستی خۆشتە ئەگە ترازاشی عەرزم کردی یەک جار ترازای بەس بزانە بە نمونە نیشانی دەدا خۆت چه خراپەیەک بە زنجیرە دێ بە شوێنیدا مرۆڤ ڕێزدارە بەڵام مەسخ دەبێ مەسخ یعنی بەدگۆڕان ئێمە ناونیشانی وتارەکەمان کە برایان دایانناوە ئێستا بە ناونیشانی لە شۆڕژێڕەوە بۆ ڕێگر لە شێرەوە بۆ ڕێوی 30 ساڵە ڕاپەڕینی ئەم کوردستانەدا کراوە خەڵک چەند بەنایەوە گەورە بوو کە دەیگوت وشەی پێشمەرگە کە دەیگوت شۆڕژگێڕی وڵات بەڵام من تەشیر بە کەس ناکەم و ئەو مافەشم لێدا دووەر نیم نە لە دنیا و لە قیامەتە هەر کەسە بەرپرسیارە بەرامبەر بەکردەوەکانی خۆی بەڵام بەگشتی دەڵێم تخوا چەند کەسمان هەبوو کە لەو شاخەدا بەزی خەڵک بە مقەدەس سەیری دەکرد زۆر بەلایەوە گەورە بوو شۆڕژگێڕ بوو بەڵام ئێستا ڕێگر و دز و گەندەڵە سەرەتا لە سیارەی حکوومەت لە ماڵی حکوومەت لە قەنەفەی دایرە بردیەوە بۆ ماڵەکەی خۆی دواتر چوون لەو کەرکووک و ئەوانە دەستیان بە تاڵانی کرد ناویان ناون هێزی ئار واتە پێشمەرگەی ڕاوڕوودکەر ئار واتە ڕاوڕوود بە پێکەنینەوە بەرپرسەکان بەداخەوەیان پێدەوتن خۆیان تێوەگلان هەر ئەو شۆڕژگێڕە لەو ناوە ڕێزدارەوە ئێستا گێڕ بوون شۆڕشەکەی لێ بۆتەوە بۆتە گێڕ و گەوێز بووە هەر ڕووی نایبچێتە ناو خەڵکەوە خەڵک ئەگەر بوێرە تفونەعلەتی دەکا کە جاران باوەشی بۆ دەکردەوە لەسەر چی تێوەگرا لە دزی تێوەگرا لە ناپاچی تێوەگرا لە دەبەنەوتێکەوە بە تانکەرەنەوە دواتر لە بۆڕینەوە دواتر لە داهاتینەوە تێوەگرا وردە شۆڕشەکەی لێ بووانە بوو بە گێڕ شۆڕژگێڕ بوو بە گێڕ چەند خەڵکمان هەبی وەکو شێر سامناک بوو وەکو شێر بە هیممەت بوو لە دەمی خۆی دەگرتەوە بۆ هاوڵانی ئێستا بەڕاستی ڕێویە لە کۆمەلگادا ئێستا ڕێویەکی فێڵبازە خیانەت لە بەوشی خۆشی دەکا بۆ پارە خیانەت لە حیمایەکانی خۆشی دەکا خیانەت لە هاوڵەکانی حیزبی خۆشی دەکا ڕێویە کە بەدووی هەموو کەلاکە تۆپیوێکا ڕادەکا نابینن بە چاوی خۆتان بەڕێزان بە چاوی خۆتانەوانە نابینن بۆیە دەبێت هەر یەکێک لە ئێمە وەریای خۆی بێ مرۆڤ بە ڕێزداری لەدایک دەبێ بە ئازادی لەدایک دەبێ بەڵام هەر ئەوە تا قاچی ترازا بە منداڵەکەت بڵە ڕۆڵە تۆ بە عیزەتەوە لەدایک بووی بە حەڵاڵی بە کوردی لەدایک بووی تو خوا خۆت ناشرین مەکە لە شێرەوە مەبەڕێوی لە شۆڕژگێڕەوە مەبەڕێگر و دز و جەردا ئەم بابەتە زیاتر قسە هەڵدەگرێ و ئینشاءڵڵا لە بەشی هەشتەما بە خزمەتتان دەگەینەوە ئەگەر خوای گەورە فرسەتدا و یارمەتی مامدا ئینشاءڵڵا داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای ڕووی ڕەحمەتی خۆتمان تێکەی یا ڕەبی خوایە پارێزگاری لە سەمع و کەرامەتمان بکەی خوای پەروەردگار بە عیزەتەوە بژین بە عیزەتەوە بمرین بە ڕێز و شکۆ کۆ لە قیامەتە زیندوو بینەوە خوایە هەمومان ئەهلی بەهەش بین لە خەجاڵەتی بەردەمی خۆت و لە سزای جەهەنەم خوای بە دوورمان کەی یا ڕەبی خوای منداڵەکانمان ڕێزدار کەی خوای نەوەکانمان ڕێزدار کەی خوای لە بێڕێز و بێڕێزان بیان پارێزی یا ئەرحەم الراحمین بارانی ڕەحمەتی خۆتمان زیاتر بەسەرە بارێنی یا ڕەبی خوا بارانی ڕەحمەتی خۆت بەسەر ئەم خاکی کوردستان و هەموو گەلانی جیهاندا لە کاتی پێویستدا بارێنی یا ئەرحەم الراحمین ئەوەی نەخۆشە شیفای بدەی یا شافی یا الله ئەوەی لەش بە ئازارە خوا شیفای خۆتی بۆ بنێری یا ڕەبی خوایە کارێکمان لێ بەسەر نەیە کە مزگەوتەکانمان دابخرێتەوە کە خوێندنگاکان دابخرێتەوە ئەم بەڵاو ئافاتی ڤایرۆسی کۆڕۆنایە یا ڕەبی خوا لە ناوماندا بڕواتە دەرەوە خوا ڕەحم بە حاڵی ئەوانەش بکەن کە نەخۆشن دەرگای خێریان لێ بکەیتەوە خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی برحمتك يا أرحم الراحمين آمين يا مجيب السائلين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون